لە دنیادا بە شێوازێک نەبی کە قیامەتت وێران ببێت و شتەکان هەموو شتێک بە چاوی دنیاییەوە مەبینە بەڵکو بە چاوی ئیمانیەوە ئینسانی ئیماندار تەماشای شتەکان دەکات. پیاوێک بەسەرهاتێکی گەڕایەوە گوتی لە وڵاتی بەریتانیا چووینە مارکێتی پیاوێکی زۆر ڕێزی گرتین، ئەوەندە ڕێزی گرتین خەجاڵت بووین لەوەی کە زۆر ڕێزی گرتین، زۆر ڕێزی لێ ناین. بەڵام دواتر جارێکیان چووینە ماڵەکەی بینیمان بەو شێوازەی لە ماڵەکەی هێندە ڕێزی نەگرتین. شەر نییە لە هەموو شوێنێکی وابێت و هەموو کەسێک وابێ، بەڵام زۆربەیان ئەوەی کە موسڵمان نییە ئاوا تەماشا دەکات. گوتی پێمان گوت فڵان کەس بۆچی هاتینە ماڵەکەت ئەوەندە ڕێزت نەگرتین بەڵام لە دوکانەکەت ئەوەندە ڕێزت لێ ناین و ئیحراجت کردین. گوتی کاکە لە دوکانەکەم لەوێ لەبەرەوەی ئیشم پێبوون بۆیە هێندە ڕێزم گرتن. یعنی چی؟ یعنی لەبەرەوەی ئیشێکی تیجارەت و بازرگانی پێتان هەبوو، ویستم سەرنجتان ڕاکێشم بۆ ئەوەی کە بازارم زیادکە، بەڵام لە ماڵەکە چونکە ئیشم پێنین ئەوەندە ڕێزم نەگرتن. ئینسانی ئیماندار ئاوا تەماشای دنیا ناکات، ئاوا ئینسانەکان نابینێ.